كۆرۆنای خوێڕی با کورد ناوێری ئێمە سەرکەوتین ئێمە کوتراوین خوامان لە پشتا بەو خوایە هیچمان لێ نایە هیچمان لێ نایە چەند ساڵە گیرمان خواردووە بادەسە ئەمە حکومەتەوە ئێسا عاکس بۆتەوە حکومەت گیری خواردووە بادەسە ئەم میلەتەوە حکومەت گیری خواردووە بەو خوایە ئیمانیان نەماوە ئیمانیان نەماوە ئیمانیان نەماوە مەمنەعتە جوالە کرامە سازانە شت زۆر گیرانە بەقاچە غەرزانە شت زۆر گیرانە بەو خوایە شت زۆر گیرانە شت زۆر گیرانە شت زۆر گیرانە يلا ايوه برو دي ايوه برو بشار دي وي دي هاو نابو كورونا ما بيخوفنا احنا عراقي فيروس ما باقي والله بشرفي ما باقي لا تخافون تتخذ امريكا وصين منين اجا فيروس منين ما تقلي شنو هالضيم ما تعرفش وقت نخلص نطلع برا نتفحص لا بو حتى يجي فيروس بس نغلط صار ممنوع التجوال حياتي صار موال عيشتي صار خرا حياتنا بلبلة حكومة متنا ترى مو متنا ما بقى شي